بەغدا داواکاریەکانی لەبارەی ڕادەستکردنی نەوتی هەرێم دەگۆڕێت و پشت لە کۆمپانیا نێودەوڵەتیەکان دەکات. وەزارەتی دارایی هۆشداری لە هاکردنی هەژماری بانکی فەرمانبەران دەدات، خەڵکیش بەتەنزەوە دەڵێن بەهۆی بێپارەیی کەس دەستی بۆ نابات. زانیاری وت لەبارەی هەوڵی تیرۆرکردنی سەرکردەکانی حەماس لە قەتەر ئاشکرا دەکرێت. بەپێی زانیاریەکان لە کۆبوونەوەی دوێنێدا ئەنجومەنی وەزیرانی عێراق داوای لە حکوومەتی هەرێم کردووە تەنها نەوتی بەرەمهاتووی کۆمپانیا ناوخۆیەکان ڕادەست بکات، نەک ئەوانەی کۆمپانیاکانی گروپی ئەیپیکۆر بەرهەمی دەهێنن. کێڵگەی خوڕمەڵەش کە لەلایەن کۆمپانیای کاربەڕێوە دەبردرێت زیاتر لە 120,000 بەرمیل نەوت واتە نزیکەی 40% کۆی گشتی نەوتی هەرێم لەو کێڵگەیە بەرهەم دەهێنرێت. هۆکاری سەرەکی ئەم گۆڕانکاریە لە داواکاریەکانی بەغدا ئەوەیە کە حکوومەتی عێراق پێی وایە مامەڵەکردن لەگەڵ ئەو نەوتەی کە لەلایەن کۆمپانیا نێودەوڵەتیەکانی نەوتەوە لە هەرێم بەرهەم دەهێنرێت زۆر ئاڵۆزە و ناتوانێت لەگەڵیان ڕێک بکەوێت، بۆیەش لیان بێئومێد بووە. لە ڕێی ئەو تەکنیکە نوێیە دەیەوێ خۆی مامەڵە لەگەڵ ئەو کۆمپانیایانە ڕزگار بکات. ئەمەش ئاماژەیە بەوەی ئێستا گروپی ئەیپیکۆر حساب بۆ حکوومەتی هەرێم و بەغدا ناکات و تاگلایەنە مامەڵە بە 60% هەموو نەوتی کوردستان دەکات. تا ئێستاش هەڵوێستی حکوومەتی هەرێم لەسەر ئەو داواکاریە دیار نییە. تیمی پرۆژەی هەژماری من ئاگاداری ئەو موچەخۆر و فەرمانبەرانە دەکاتەوە کە بەشدارن لە هەژماری من و دەڵێت ئەگەر هەستان بە هەر چالاکیەکی گوماناوی کرد لە هەژمارەکانتاندا دەست بەجێ پەیوەندی بکەن بە سەنتەری خزمەتگوزاری بانکەوە. تا ئێستا دیار نییە بۆچی تیمی هەژماری من ئەو ئاگاداریە خێرایەک بۆ فەرمانبەرانی بەشدار لە پرۆژەی هەژماری من بڵاو کردوتەوە، بەڵام لە ڕێکەوتی 23 حەوتدا فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە کە چەند ڕۆژێکە هەڵمەتێکی هێرشی ئەلکترۆنی بۆ سەر فەرمانبەران و هەوڵاتیانی هەرێمی کوردستان لەلایەن ڕێکخراوێکەوە دەستی پێکردووە. ئەوە لە کاتێکدایە خەڵکیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەتەنزەوە نووسیویانە حکوومەتی هەرێم دڵنیا دەکەینەوە بەهۆی نەبوونی پارە لەناو هەژمارەکانی پرۆژەی هەژماری من کەس دەست بۆ هاکردنی هەژماری فەرمانبەران نابات. دوای هێرشە ئاسمانیەکەی ئیسرائیل بۆ سەر دەوحەی پایتەختی قەتەر بە مەبەستی بە ئامانجگرتن و تیرۆرکردنی ژمارەیەک سەرکردەی دیاری بزوتنەوەی حەماس، پرسیاری ئەوە دروست بووە بۆچی ئیسرائیل شکستی هێنا لە هەوڵی تیرۆرکردنەکەدا کە بە گوێرەی زانیاریەکانی چەند میدیایەکی عەرەبی بزوتنەوەکە ئاگاداری هەوڵەکانی تیرۆرکردنەکە بووە و ڕێو شوێنی پێشوەختەی گرتۆتە بەر. ئەو سەرچاوانە باسییانەوەش کردووە یەکێک لە گرنگترین ڕێو شوێنەکان دوورخستنەوەی ئامێرەکانی پەیوەندیکردن بووە لە شوێنی کۆبوونەوەکەیان. بەپێی سەرچاوەیەکی فەڵەستینی موبایلەکان لەو شوێنە کۆبکرابوونەوە کە بەڕێوەبەری نووسینگەی سەرۆکی بزوتنەوەکە خەلیل حەیە و یاوەرەکانی تێیدا کوژراون لە کاتێکدا کۆبوونەوەی ڕاستەقینە لە شوێنێکی تر بووە. بۆیە موشەکەکان دوای ئەو شوێنە کەوتبوون کە سیگناڵی موبایلەکانی لێوە دەرچووە.